والمجتمع. الشرطة المجتمعية هي بالاسم هي معناها الشرطة والمجتمع، وبنفس الوقت هي تكون هذا الموضوع يلا هيج موضوع، هذا الشيء لازم احنا نمشي فيه، لازم نأسس المسامحة. الشرطة المجتمعية أسسوها لأصل وطلبوا ئەمڕۆ کە دەکاتە یەکەم کۆبوونەوەی پۆلیسی کۆمەڵایەتی لە شاری خانقین دامەزرا بۆ ئەوەی کێشەکان لە نزیکەوە بین هاوڵاتی و پۆلیس ئێمە وەکو خۆبەخش نخبەیەکین ناو شاری خانقین کە لە پێکاتووە لە مەجلس بەلەدی و کە مامۆستایان و ئەندازیاران و پسپۆران و پۆلیس و خۆبەخش پیاوی معقولان لە شاری خانقین و ئاینی کە ئەو کێشەکانە کە ماون کە هێشتا چارەسەر نەکراوە، ئێمە وەکو ئەو خۆبەخشانە دەچین ئەو کێشانە دەخینە بەردەم پۆلیس کە کێشەی هاوڵاتی حل بکەین لە نزیکەوە و ئەو شتێکی باشە کە منەظەمەی IOM شرافەکاتە سەر ئەوە و لە گشت وڵاتان ئەو شتە هەیە. ئێمەش لە عێراق موجود و ئێستا حکومەتی ناوەندی بەغداد احتمامێکی باش لە ناوخۆوە وەزارەتی ناوخۆ پێی درراوە. دیارە ئەمڕۆ کۆبوونەوەیەک سەبارەت بە منتەدا شورتای مجتەماعی لە شاری خانقین بەڕێوە چوو. دیارە من وەکو ئەندامێکی ئەو منتەدایە ئەمڕۆ چەندین بابەت تاوتوێ کرا، چونکە سەرەتایە دامەزراندنی ئەم منتەدایە لە شاری خانقین و ڕەنگە شاری خانقینیش نامۆ بێ بە ئەم جۆرە منتەدایانە و بەڵام ئەم منتەدایە لە سەرجەم با بڵێن لەسەر ئاستی عێراق بوونی هەیە و شتێکی تازەیە بۆ ئەوەی بتوانرێ پەیوەندیەک لە نێوان کۆمەلگاوە لە نێوان لایەنی حکومی دروست بکرێت سەرجەمدام و دەستگا حکومیەکان و دیارە ئەمان ڕۆڵی ئەوە ئەبینن کە یان ناوەندگیری یاخود هۆشیارکردنەوەی کۆمەلگا لە سەبارەت بە ئەو دیاریدە نامۆنە یاخود ئەو دیاریدە خراپانەی کە لە ناو کۆمەلگا هەیەەوە بتوانرێت لە ڕێگەی ئەمانەوە لە ڕێگەی ئەو پەیوەندیە چارەسەر بکرێت. لە ئێستاوە بەرنامە و پلانێک دانراوە بۆ ئەوەی بتوانین ئەو دیاریدە خراپانەی کە لە ناو کۆمەلگا هەیە بە یعنی دانیشتوانی شارەکە پێی ئاگادار بکرێتەوە لە ئەو دیاریدە خراپانە و یەکەم هەنگاو بۆ ئەوە دیارە سەردانیکردنی خوێندنگاکانە سەبارەت بە چەند پرسێک دەکرێت. یەک لەوە بەگژاچوونی بەکارهێنانی مادەی هۆشبەر و بازرگانیکردن پێی و دووەم حاڵەت تەحەڕوشی جنسی کە یەکێکە لە دیاریدەکان کە بڵاوە لە ناو کۆمەلگا ئێستا. دول يحث على هذا الوقاية على العلاج من الانطباعات. لو في من الإيقاع بالجريمة مثل ما تفضل عباس